ئومێد هەڵمەتەکە بریتێ لە کوێ و لە چی و سنووری هەڵمەتەکە کوێ دەبێت؟ بەناوی خوای گەورە و میهرەبان هاتنەوەی مانجی پڕ لە خێر و بەرەکەتی ڕەمەزان لە سەرجەم مسلمانان و بە تایبەتی لە مسلمانانی هەرێمی کوردستان و لە ناویشیدا مسلمانانی سنووری پارێزگای هەولێر پیرۆز بێ ئیشاڵڵا ئەو مانگە پڕ لە خێر و بەرەکەتە بە ڕەحمەت لە بۆ خەڵکی کوردستان و بە باشترین ئەداکردنی عیبادەت و نزا و دوعا و پاڕانەوەی مسلمانان بەڕێوە دەچیتن. بەتاکید لە پێناو زمینە خۆشکردن لە بۆ بەڕێوەچوونی مەراسیمەکانی کە لە ناو مزگەوتەکان بەڕێوە دەچیتن بە تایبەتتریش لە دەشەوی کۆتاییدا کە بەپێی ئەو بڕیارێکە هەیە دەشەوی کۆتایی ساڵانە لە بۆ زیندووکردنەوەی شەوانی پیرۆزی قەدر مسلمانان لە نوێژی ئیشاوە نوێژی بەیانی لە مزگەوتەکان بەشێکی زۆریان دەمینێنەوە ساڵانەش لەلایەن سەرۆکایەتی شارەوانی هەولێر بەڕێوەبەرایەتی ژینگە و خزمەتگوزاری هەولێر هەڵمەتێک لە حازریکردنی مزگەوتەکان بە ڕووی مسلمانان و نوێژخوێنان ئەنجام دەدرێت بە تایبەتی لە دەرەوەی مزگەوتەکاندا کە هەم هەمووشۆی هاوڵاتیان و مسلمانان زیاتر دەبیتن وە پێویست دەکاتن زیاتر خاوێن و پاکش ڕابگیرێتن وە بدابینکردنی بەشێک لە پێداویستیەکانی کە لە بۆ ئەو بابەتە ئەنجام دەدرێن ئەو ڕۆکەش لەگەڵ بەڕێزان بەڕێوەبەری گشتی ئەوقافی هەولێر و سەرۆکی شارەوانی هەولێر بەڕێوەبەری ئەوقافی هەولێر و بەڕێوەبەری ژینگە و خزمەتگوزاری هەولێر لەگەڵ مامۆستای ئەو مزگەوتی فێردەوس کە وەکو نمونەیەک ئەو مەراسیمەی تێدا ئەنجام دەدرێتن پاشان لە بۆ هەموو مزگەوتەکان کە بەردەوام دەبیتن هیوادارین وێ ڕای دەستخۆشیکردن لە سەرۆکایەتی شارەوانی و بەڕێوەبەرایەتی ژینگە و خزمەتگوزاری هەولێر وارووا دەستخۆشی لە بەڕێوەبەرایەتی گشتی ئەوقاف ئینشاءڵڵا خوای گەورە نوێژ و تاعەت و دوعا و نزا و پاڕانەوەی و ڕۆژوو و هەموو ئەو قوسانەی کە لەو مانگەدا ئەنجام دەدرێت لە مسلمانانی وەردەگری و قبول دەکاتن هیوادارین لە هەولێری پایتەختیشدا ڕێز لەو مانگە پیرۆزە بگیرێ ئێمە لە چەند ڕۆژی ڕابردوش چەند بڕیارێکمان هەبووە لە سنووری پارێزگای هەولێر هیوادارین لە چوارچێوەی ئەو بڕیارانەی کە دراوە مسلمانان و هاوڵاتیانی شارەکەمان تەنانەت میوانەکانی دێنە هەولێریش ڕێز لە پیرۆزیەکانی ئەو مانگە گەورەیە بگرن زۆر بەخێر بێن ئەگەر مامۆستای مزگەوتی شتێکیە بیتن پاشان دەستان هەبوو بسیار بکەن مامۆستا ڕێنماییتان بۆ مسلمانانێک کە لە مانجی ڕەمەزاندا ڕوو لە مزگەوتەکان دەکەن ئامۆژگاریتان بۆیان چییە بە تایبەتی لە ڕووی پاکخاوێنی و پابەندبوون بە ڕێنماییەکانی ئاینی پیرۆزی ئیسلام الحمد لله والصلاة والسلام على رسول الله پێشەچی بەخێر هاتنی هەموو لایەک دەکەین و دەستخۆشی لە هەموو لایەک بەڕاستی بە تایبەتی جەنابی پارێزگار و هەموو بەڕێوەبەریاتەکان کە معنینە بەو کارە بەو پرۆژە ڕێک و پێکە خوای گەورە ئەمەی وەها فێر کردێ لە ئاەتەکان کە ئاماژەی پێدەکا وەلیوطەهیرەکم هەتا پاک و خاوێنتان بکاتەوە هەموو عیباداتەکان هەموو ئەو شتانی کە لە ئیسلام دانرایە بەشێکی هەرە گەورەی لە بۆ پاکردنەوەی دڵ و دەروون و هەروەها ئەندام و لاشەمان و هەروەها ئەو ژینگەی کەواتەیدا دەژین هەتا لە شەڕعدا ئەگەر شوێنێک پاک و خاوێن نەبی ناتوانین نوێژی تێدا بکەیت لەبەر ئەوە شریعەتی ئیسلام دین قورئان مزگەفت تەراویح نوێژ هەموو ئەوانە فێری پاک و خاوێنیمان دەکات هەر وەک دەفەرمی وەتەهور و شەطر الئیمان پێغەمبەر وا دەفەرمی صلی الله علیه وسلم پاک و خاوێنی نیوەی ئیمانە تەسەورکە یعنی نیوەکەی دیکەشی دەگەڕێتەوە سەر بابەتەکانی دیکە لەبەرەوە بەڕاستی جێگای دەستخۆشیە کە ئەو هەموو ینی قەرەباڕی کە دەبینین ئەو هەموو اهتیمام پێدانە بە پاک و خاوێنی بە تایبەتی لە مانجی ڕەمەزان و بە تایبەتریش لە ناو مزگەوت جا هەر مزگەوت دەبی هەمووی ماڵەکانی خوای پەروەردیگارە بەزەمە دڵمان خۆشە کە لەو مزگەوتەی ئەو ینی ئیشە چاکە دەست پێ دەکات لەوەی کەمەش لەو خێر و حەسەناتە ئەگەر بە کەلیمەیەکی بی ئینشاءڵڵا تێدا بەشدار بین چونکە هەر خێرەک هەر چاکەیە کە ئینسان بە یەک کەلیمەش بی بە دەستخۆشیەکیش بی ئینشاءڵڵا لە خێر و حەسەناتەکان تێدا بەشدار دەبی هەر وەک لە بۆ خراپەش هەروایە خوا هەموو لایەکمان پەنا بدا لە خراپە یا رب العالمین لەبەر ئەوە هانی هەموو مسلمانان دەدەین بە تایبەتی لە مانجی ڕەمەزان واز لەو هەموو کارە خراپانە بینن کە ژینگە دەشێوێنی پیسی بڵاو دەکاتەوە جاچ لە خواردن بیت لە بە تایبەتی مادە هۆشبەرەکان جگەرەیە نێرگەلەیە والحاصل باقی بابەتەکانی دیکە ینی بە هەموو شێوازە خۆمان بە پاچی ڕابگرین دڵ و دەروونمان پاکبی و مێشکمان پاکبی لەگەر یەکتر زەنی خراپ بە یەکتر نەبین حەسوودی بە یەکتر نەبین ئەوە شەر پاک و خاوێنیە بەڕاستی هەموو لایەکمان تەوبە بکەین بگەڕین و لای خوای گەورە
خی گەورەش بە ڕەحمە ڕەحممان پێ دەکا ئینشاءالله بە هەموو لایەک یاڕەوی بەخێر بێن دەست و چاوتان خۆشبی سوپاسان سەبارەت بە گرانبوونی نرخی غاز لە شاری هەولێر گەورە باز لەوە دەکرا نرخی غاز هەتا 14,000 ڕۆیشتووە ئێوە قسەیەکتان هەیە لەسەر بابەتە بەڕێزانەمە نەکرد تایبەت بە غاز هەموو لێژنەکانی چاودێری بە دوواداچوونی بازار تیمەکانی قایمقامیەت و تەنانەت ئاسایشی ئابووری و پۆلیسیش لەو بابەتانەدا ئەو بڕیارانە ئەوەیە لە مانجی ڕەمەزاندا بە هیچ جۆرێک ڕێ بە بابەتی احتیکاری بازار نەدرێتن وەرچی و بابەتانەش بکاتن بە دڵنیاییەوە ئیجراعاتی لەگەڵ دەکرێتەوە ئەو ساڵ بڕیاریشمان ئەوەیە ئەوانەی سەرپێچی دەکەن یان استغلالی مانجی ڕەمەزان و پێداویستەکانی خەڵک دەکەن ناوکانیشان بڵاو بکرێتەوە بزانرێت چی ئیجراعاتی لەگەڵ کرایە. بابەتی غاز هەموو ساڵ لە مانجی 12 تا مانجی 2 قەیرانی غاز هەبووە ینی گرفتێک دروست دەبوو پێداویستەکانی بەکارینانی هاوڵاتی ڕێژەکەی بەرز دەبەوە ئەو بابەتە کاریگەری لەسەر بازار و لەسەر نرخەکەی دەبوو بەڵام 2 ساڵام بە زۆرێک ڕێکخرایە هەوڵدرا ئەو ساڵەکە بە زۆرێک ئەو گرفتە نەبوو تەنانەت لە بەدیلی ئەوەی کە ئێمەستا بەرنامەیەک چەند جاری دیکەش باسمان کردیە کۆبۆنێکی ئەلکترۆنی لە بۆ هەموو پێداویستە سوتەمەنیەکان لە بۆ هاوڵاتیان وا خەریکن لە قۆناغی کۆتاییدانن لەو نزیکانە تەندەرەکەی ئەلان دەکرێتن کە ئەو بە شێوەیەکی دادپەروەرانە هاوڵاتی وەکو کارتێکی زیرەک لە لایەتی کە هەم بنزین هەم غاز و هەمیش لە بۆ سوتەمەنیەکانی دیکەش کە ئەوانەی وەردەگیرێت لە ڕێگای بریکارەکانەوە سوودی لێ وەردەگیرێتن ئەو ساڵەکە ئەو کێشەیە بەونەوە نەبووە ئەو یەک دوو ڕۆژەی خواستەکە زیاتر بۆ هیچ گرفتێکمان نییە کە ببتە هۆکاری ئەوەی نرخی غاز بەرز ببێتەوە ئەو بەکارهینانەی ئەو یەک دوو ڕۆژێک کە خەڵک تۆزێک ئەوەتر بووە ڕەنگەوە تەئسیری کردی بەڵام غازی تیجاری جیاوازە لەگەڵ غازی کە نرخی دیاریکراوە مەدعومە لەلایەن حکوومەتەوە پاڵپشتی لێ دەکرێتن ئەوە دەبتە هۆکاری ئەوەی کە وەشی باسم کرد بەکارهینان تۆزێک بۆی کردە بەڵام دڵنیا بن لەوەی ڕێ لەو بابەتەش دەگیرێەوە ئیجرات لەگەڵ ئەو کەسانش دەکرێت خوا گەورەی ئینشاءالله دەکاتن بەرز نەبتەوە گرنتی چێ لە وڵاتیەوە بازاری ئازاد بی بەکارهینان زیاتر بیتن و تەنانەت بەڕیاری حکوومەتی عراقی هەرێمی کوردستان کۆمەڵک کێشە لەو ماوەی هەبووە نەخۆشی لە گواستنەوەی گۆشت و ئاژاڵ واروە مریشێک ینی ئەوانە هەموو هۆکارن بەڵام ئیدی بە تاکید ئەوەی کە بەبێ هۆکار بیتن ڕێ لەوە دەگیرێتن کە نەبتە هۆکاری ئەوەی کە ینی خەڵکێکی استغلالیەوە کە ڕەمەزانە خەڵک پێداویستی پێ بە پێچەوانەوە بازاری ئێمە بازاری مسلمانانە کاسبکارەکانمان ڕێژەیەکی بەرزی مسلمانانن بە ئەو مانگە پڕ لە خێر و بەرەکەتە لەلایەن تاجیرە گەورەکانەوە لەلایەن دوکاندار و کاسبکارانەوە لەلایەن مارکێت و مینی مارکێت و بازارە گەورەکانەوە ببتە مانجی بەزەیی و ڕەحمەت ینی تەنها ئەوە نەبیتن ڕۆژی بوونەکە بەبێ هیچ لەو بابەتانەی تێدا بیتن بە ئەوانیش بەشێک بن لەوەی هەرچەندە دیسانەکە دەڵێمەوە ڕەنگە هیچ قۆرخکاریەک نەکری کە ڕێی پێ نادرێتن نەک ڕەنگە ڕێی پێ نادرێتن بەڵام ئەگەر کاسبکارەکان و بازرگانەکانیش لە بابەتەدا دەست و دڵی خۆیان زیاتر بکەنەوە ئەوەش عیبادەتش گەورەیە بەرامبەر بە مسلمانان ئەنجامی بدەن. ڕێکارەکان گەشتونەتە چ ڕێگریکردن لە نەخۆشی تەبەخ ماوەیەکە لە هەولێرش بڵاوبووەوە هەچەکە لە عێراق دەستپێکرد لە هەولێرش بتۆتەوە ئەم ڕێکارانە گەشتونەتە چ بۆ خۆپارێزی و دابەشکردنی ڤاکسین بەسەر ئاژەڵداران تیمەکانی ڤێتەرنەری لەو شوێنانێک کە پێویست بکات دابینکردنی ڤاکسین و ماوەیەک بەر لە ئێستا ئەنی کێشەی دیکەشمان نەبوو نەخۆشیان فلۆنزای باڵندەش هەبوو کە بە خۆشحاڵیەوە هەموو چێلگەکانی هەرێمی کوردستان و لە هەولێریشدا پشکنینیان لە بۆ کرات تیم لە بەغدا هات لێرە ئەمە چەند ڕۆژێک ڕێمان گرت لەوەی کە هاتوچۆی مریشک لە نێوان شارەکان مەحدود کرا لەوەی کە نەخۆشیەکە بڵاو نەبێتەوە بەشێکی زۆر باش بوو لە چێلگەکانمان سەلامەت بوون و ئێستاش لە تایبەت بەو نەخۆشیە هەموو تیمەکانی ڤێتەرنەری کە ڤاکسینیان هەیە و ئەو شوێنانە پێویست بکە بەسەر دەکرێنەوە بەو زۆرە نییە کە بڵێن مەترسیەکی زۆر گەورە هەیە ئەوەی زۆریش دڵخۆشیە ئەو نەخۆشیە گواستنەوەی نییە لە ئاژەڵەوە لە بۆ هاوڵاتی کە ئەوە بابەتێکی باشە بەڵام لە ڕووی ئابوووریەوە مەترسیەکی گەورەیە ئەگەر تەشەنە بسێنیتن زەربەیەکی ئابووری زۆر بە هاوڵاتیان و بە حکوومەت و بە خەڵکی دەکەوێتن لە مانجی ڕەمەزان ژمارەی سوالکەران زیاد دەبێت بە پرتوپێڵ هەست و سۆزی مسلمانان بەلای خۆیاندا ڕادەکێشن چۆن لە ڕێگەی بەڕێوەبەرەتی پۆلیسی هەولێر ڕێگارەکان تونتر دەکەن بە بەراورد بە مانجی ڕەمەزان مانجی بەخشینە مانجی بەزەییە مانجی هاوکاربوونە مانجی پشتیوانیکردنی یەکترە بەڵام ئەو سوالکەرانەی لە ترابلاییت و خەڵکی
غیرە منتیقەکەن و بەو جۆرە تەعامل دەکەن بە هیچ جۆرێک ئەو بە ئیجازەی مامۆستای و فتوانە بە هیچ جۆرە خێرکردن بەوانە سکاتکردن بەوانە جایز نییە سکاتکردن و خێر و سەدەقە و سەرفیترە و ئەوەی لە دەست مسلمانان دێتن دەبی تهدیدکی بەچێ و کە بەو پێوەرانەی کە هەیە ئەوانە مەشاکل چینە و لە ماوەی ڕابردووشدا بەشی زۆریان دەستگیر کرانە بەڵام بەداخەوە قسەشمان لەگەڵ ئەنجومەنی دادوەریش کردیە لەگەڵ داواکاری گشتیش کردیە لەگەڵ دادوەرە بەڕێزەکانیش کردیە ئەوانە لە کاتێکی زۆر زوودا ئازاد دەکرێن بڕیاری ئەوەماندا بەلای کەم 20 ڕۆژێک بمینێنەوە چۆ دیمەنێکی ناشارستانی ناشرینە زۆر شتێکی ناشرینە کە دەبینی لە تڕابلایەتەکان لە بەردەمی مزگەفتەکان هەوڵەکانی گرتنی ئەو کەسانە بەردەوامە هیوادارین دادوەرە بە ڕێزەکانیش هاوکارمان بن زۆرتر بمینێنەوە ئەگە چەند لەوانە ژمارەیان زۆرتر لە سزن بمینێنەوە بە تاکید دەبێتە دەرسێک لێرە ئەو کارە ناکەن ئەوانە بە هیچ سنوورێک ئەوە نابن هەنی دەوڵەتان دەبڕن لە شەهران دەبڕن بە ئاسانی بەڵام ئەگەر لێرە مەحدود بن ئیزراعات تونتربیتن لە جێگای دیکە کەیفی خۆیان بەڵام ئەوانە ئەوەنینە پێمان وابی لە مانجی ڕەمەزان بە زەیمان بەرامبەریان بیتن و زۆر محمد